دوو خێزانی وڵاتی ئەفغانستانن ماوەی 3 مانگا لە شاری سلێمانی. ئەوان بۆ سەلامەتی گیانیان لە وڵاتی خۆیان هەڵهاتوون و ڕێگەی کۆچیان گرتووەتە بەر بۆ ئەوەی کەنارێکی ئارام بۆ ژیانکردن بدۆچنەوە. بەڵام قاچاقچی فریوی داون و هێناونی بۆ سلێمانی بە ناوی تورکیاوە. ئەوان بەهۆی نەبوونی شوێنی مانەوە چەند شەو ڕۆژێکیان لە نێو پارکەکان و سەرمای پاییزدا بەڕێ کردووە. لە ئێستاشدا لە هۆتێلێکدا دەژین و خۆشیان دەڵێن ئەگەر بەم جۆرەی ئێستا بمێننەوە ئەوە ناتوانن پێداویستیەکانی ژیانی ڕۆژانەشیان دابین بکەن. دەوڵەتی اونجا ما را دپۆر کرد سمت ئیران. ئێمە ناتوانین جارێکی دیکە بگەڕێنەوە بۆ ئەفغانستان بۆیە داواتەکەی ناوکاری بکرین. قاچاقچیەکان ئێمەیان فریودا، ئێمان هێناوە بۆ سلێمانی و دواتر هەڵاتن لێرە. هاوکاری زۆر کراوین لەلایەن ئاسایشە و کۆدیشمان بۆ کراوە. ڕێکخراوەکانی ژنانیش هاوکاریان کردوین. لە ئێستادا لە هۆتێل دەژین، بەڵام ناتوانین خۆتر لەمە دو پارەی هۆتێلیش دابین بکەین. پول بیشتری بدین و همچین چیزایی از ما پول بیشتری گرفت یا پول باید بیشتر بدین شما رو میکشیم دیگه تمام. 7% ما فرار کردیم از کابل. ئێمە لە ئەفغانستان هەڵهاتوین، ویستمان بە نایاسایی بچین بۆ تورکیا، بەڵام قاچاقچیەکان ئێمان هێنا بۆ سلێمانی، نەشمانزانی کە سلێمانیە. تا ئێستاش UN هاوکاری نەکردوین. سمت مرز ما را برد قاچاقبر. ئێرە بەردەم ڕێکخراوی UN لە شاری سلێمانی. ئەو دوو خێزانە هاتوونەتە ئێرە و داوا دەکەن چارەنووسی ژیانیان یەکلایی بکەنەوە وەک هەر پەنابەرێکی دیکە هاوکاریان بکەن. ما مدتی 3 ماه بودن که آمده بودیم ما قاچاقبر ما را آوردن. چەند جارێک سەردانی ڕێکخراوی UN کردووە و داوامان کردووە چارەنووسی ژیانمان دیاری بکەن، بەڵام پیانوتین دەبێت چاوەڕێ بکەین و ناتوانین هیچتان بۆ بکەین. لە ئێستاشدا کۆدی ئاسایشمان بۆ کراوە بۆی لێرە بژین، بۆیە داوا دەکەین وەک هەر پەنابەرێکی تر هاوکاریمان بکەن. بعد سوال من از یونیسیار اینه که ئەو دوو خێزان ئەفغانستانیە کە لە 7 کەس پێکهاتوون لە ئێستادا لە بارودۆخێکی دەرونی سەختدا کاتەکانی ژیانیان بەڕێ دەکەن، چونکە تا ئێستا چارەنووسی ژیانیان نادیارە و نازانن ئاخۆ لە داهاتوودا وەک هەر پەنابەرێکی دیکە هاوکاری دەکرێن یاخود نا. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.